جنگی که به جمهوری اسلامی ایران تحمیل شد. دەربارەی ئەو شەڕەی یەخەی ئێرانی گرتووە هەمووان ئەزانن کە ئێمە لە ناوەڕاستی ڕێکەوتن و گفتوگۆ بووین. بۆ چەندین جار و بە شایدی و نێوەندگیری وەزیری دەرەوەی عومان قەریب بوو دەگەشتینە ڕێکەوتنی کۆتایی. هەتا ئەو ڕێکەوتنی کە کۆماری ئیسلامی لەگەڵ سەرۆکی پێشووتری ئەمریکا ئۆباما هەیبوو. ترامپ هات و ئەوەشی تێکدا و دڕاندی. کاتێک خۆت بڕوات بە ئیمزای سەرۆکێک و دامەزراوەکانی وڵاتەکەت نییە و دەیدڕێنیت، چاوەڕێ ئەوەش بکە کە زۆر ئاسایی بێت ئێمەش پابەند نەبین. زۆرێک لە وڵاتانی ناوچەکە و دۆستانی کۆماری ئیسلامی هاتن و داوایان لە ئێمە کرد ئامادە بین بۆ ڕێکەوتن و گفتوگۆ، هەڵبەتە دوای جەنگی 12 ڕۆژە کە هەمان ڕێکەوتن هەبوو. ئێمە لە چارەنووسی دیبلۆماسی ئەوەمان بینی بە خیانەت لە ڕێکەوتن و دانوستانەکان ڕوبەڕوو بووینەوە. هەروەها خیانەتمان بینی لە بنەما نێودەوڵەتیەکان و سیاسەتی نێودەوڵەتی و دەرچوون بوو لە هێڵی سووری نێودەوڵەتی. ئەم شەڕە تەنیا لەسەر کۆماری ئیسلامی نییە، لەسەر گفتوگۆی نێودەوڵەتی و دیبلۆماسیەتی نێودەوڵەتیە، چونکە تۆ لە ناوەڕاستی ڕێکەوتن بووی و هاتی و شەڕت هەڵگیرسان. بۆ ئێمە ئێرانی گەورەترین شەرەفە و شانازیە کە ڕابەر و مەولای ئێمە لە تەمەنی 87 ساڵی شەهید بێت و هەموو تەمەنی لە خزمەت ئاین و وڵات خەرج کردووە و بە زمانی ڕۆژوو ڕۆشتەوە بۆ دیداری خودای گەورە. لە هەموو شارەکانی ئێران و هەموو پارێزگاکان دەبینن کە شەوان کۆبوونەوە و گردبوونەوە هەیە. هەموو ئەو خەڵکە ئامادەن لە پێناو ئێران و ڕابەری نوێ شەهید بن، بۆیە ئێمە لە لێدان و شەهیدبوون ناترسین. تاوانەکانی ترامپ و نەتەنیاهۆ ئەوەندە زۆرە کە نەک لە ئێران بەڵکو لە ئەمریکا و ناو خانەوادەی خۆشیان دەنگی داوەتەوە. هاتوون نەک هەر سەرکردە و فەرماندەی سەربازی دەکەن ئامانج، بەڵکو بردومانی قوتابخانەی منداڵان دەکەن و 108 کچی 9 بۆ 10 ساڵی شەهید دەکەن. ئەمە کاردانەوەی نێودەوڵەتی تەنانەت کۆنگرێسی ئەمریکای لێکەوتەوە. ترامپ بە قسەگۆڕی ناسراوە، قسەی خۆیەتی دەڵێت خۆیشم خۆم ناناسم. سەرەتا وتیان ئێران خۆی لێداون، دواتر وتیان هەڵەمان کردووە و دەرکەوت موشک لەکوێوە هاتووە. ئێمە بۆ وڵاتانی دۆست و دراوسێ پێشتر ئاشکرامان کردبوو، بۆ وڵاتانی براو موسڵمان و دراوسێمان ڕێزمان هەیە و لەگەڵ دراوسێ هەزاران ساڵانەکانمان کێشەمان نییە. ئەمریکا هاتووە و لەسەر زەوی ئێوە بنکەی ئاسمانی و زەمینی و موشکی داناوە و پەلامار دەدات و هێرشەکانی لەسەرمان چڕتر کردوێتەوە. سەرزەوی ئێران لەو بنکانەوە دەکرێنە ئامانج، خەڵکەکەی دەکرێنە ئامانج و بردومان دەکرێن. ڕادارەکانی ئێوەش ڕێگری لە موشەکەکانی ئێمە دەکەن و هەواڵیش بە ئیسرائیل دەدەن. بۆیە لە هەر خاڵێک کۆماری ئیسلامی بێوێت ئامانجەکەی بپێکێت، پێشتر وتوویەتی حەملەمان لەسەر دراوسێکانمان نەکردووە. بنکە و بارەگاکانی ئەمریکا لە ناوچەکە هەدەفی ئێمەیە. ئاشکرامان کردووە. ئێمە تەنگەی هورمزمان داخست، چونکە هاوپەیمان و ئەوانەی لە ئەمریکا نزیکن سوودبەندن لێی. ئەمریکەکانیش بۆ خۆیان بە هەدەفگرتنیان ئاشکرا کردووتیان ئێمە بە فڕۆکەکانمان پارێزگاری لە هورمز دەکەین و بە وڵاتە هاوسەکانمان دەڵێین هەر شوێنێک ئەمریکی لێبێت ئەو شوێنە ئەمنیەتی پارێزراو نییە. هاتن و 300 کیلۆمەتر لە ئێمەوە نزیک بوونەوە، بەڵام ئێمە لێماندان و ئێستا 1000 کیلۆمەتر لە سنووری ئاوی ئێرانەوە دوورن. ئێمە بە شانازیەوە ئاماری شەهیدەکانمان بڵاو دەکەینەوە. ئێمە ئەمڕۆ ئاشکرای دەکەین زیاتر لە 300 نەفەری گەنجمان شەهید بوون و ڕابەری ئێمە شەهید بوو، چەندین فەرماندەی سەربازی ئێمە شەهید بوون. بە شانازیەوە دەیڵێن، بەڵام ئەمریکا کوژراوەکانی دەشارێتەوە. ئیسرائیل ڕێگە نادات ڤیدۆیەک بڵاو بێتەوە و ئاماری کوژراوەکانیان ناڵێن. بۆ ئێوە سەدەها کوژراوتان داوە، پێکرا و بریندارەکانیان لە نەخۆشخانەکانی وڵاتانی ئیسلامین. خەڵکتان ڕای کردووە ئیسرائیل سنوورەکانی بکاتەوە. دەبینێت چۆن خەڵکەکەی ڕادەکات. بۆچی باسی ناکەن؟ بۆچی دەیشارنەوە؟ کۆماری ئیسلامی ئێران و تاران زۆر گەورن. شەوان سەدان هەزار کەس بۆ پارێزگاری لەم نیزامە لە ئەرکدان و چاودێری دەکەن. ئێوە مەبەست وڵاتانی ناوچەکە
یەکجار بەرگریتان لە زوڵم لێکراو کرد یان بەردەوام لەگەڵ ڕژێمی سەهیۆنی و ئەمریکادان و پارێزگاریان لێ دەکەن. هێزە چەکدارەکانی ئێمە پێشکەوتنی زۆر باشیان کردووە. گەورەی و پێشکەوتنی 70 ساڵەی ئەمریکا لە ناوچەکە بەربات بووە. ڕادارە ملیاردیەکانیان و بنکەکانیان لە ناوچوون بۆ پێشانی نادەن. لە قەتەر، کووەیت، بەحرەین، ئیمارات و ئوردن بنکەی ئاسمانی و زەمینی و دەریاییان وێران بوون بۆ نایخەنە بەرچاو. بە ئەمریکەکان دەڵێم تۆ دەتەوێت چەندەمین جارگەلی ئێران تاقی بکەیتەوە. گەلێکی ئازا، بەرگریکار، ڕێکخراو، بە هیوا، موسڵمان و باوەڕدار بە شەهید بوون. ئێوە دەتوانن ڕوبەڕووی ئەم گەلە ببنەوە؟ چەند جار دەتوانیت بێیت و لە ناوچەکە بەسەر شکاوی و دۆڕاوی دەگەڕێیتەوە. هەمووشیان ئێستا بە دوای بەهانەوەیەکن کە ئەم جەنگە نەمێنێت و دەرگا بکرێتەوە و ڕابکەن. پێشتریش وتومە هەرەوەی کە کۆماری ئیسلامی ئێران پێشتر مەرجی هەبووە ئێستاش ئاگادارن لێی. بۆیە ئێمە هەرگیز بە دوای شەڕەوە نەبووین. ئێوە شەڕتان پێفرۆشتین. وتمان دەستپێکردنی شەڕ لای ئێوەیە بەڵام کۆتایەکەی بەدەست ئێمەیە و ئێمە دیاری دەکەین شەڕکەی کۆتایی دێت.